لە سووریای نەبەز و کۆڵنەدەرەوە. ئەم جارەیان مارکسیزم کینەی سووری لە تەدموردا لە خاکی پیرۆزی سووری لەدایک بوو، لە باوەشی ڕقوقینە لە دڵی نووسەیری بێدینە لەدایک بوو، لە سەرڕانی فرۆشیاری کێشەی ونی فەلەستینە لەدایک بوو. ئەم جارەیان هۆلاکۆ هاتە سەر حەما، نەک بەڕم و شمشێر و تیر بەڕاجیمە، دیجلەیەک دروست بوو بە خوێن نەوەک دەستنووس، ئابڕووت کە قورئان نەما، هەزاران خوشکی داوێن پاک لە ترسی ئابڕوو چوونی، لە تاو ئازاری دەرونی هاوارەکەن وا موحەممەدا وا ئیسلامە، هاوارەکەن توخوا وەرن هێرش بێنن، زیندانەکان بەسەرمانە بڕوخێنن، هاوارەکەن توخوا مسڵمانی جیهان چارەسەرێ، ئێمەی خوشکتان ڕوومان نەما بێینە دەرێ، ئێمەی کڵۆڵ ئێمەی زگپڕ لە کۆرپەی زۆڵ، چۆن بێینە دەر فتوا بدەن خۆ بکوژین، نەک پاشان زۆڵ بگرینە کۆڵ، توخوا زووتر هێرش بێنن بۆ پاراستنی ئابڕوو، زیندانەکان بەسەرمانە بڕوخێنن.